ناوی خوای گەورە و میهرەبان بە خێراتنی هەموو برادەر و بەڕێزانەکەین بە تایبەتیش جەناب وەنگۆ ئەو مزگەفتێک کە دروستم کردێت تقریباً 2 ساعت زیاتر پێوەما برادرێک عەرزەکەی بە هەدیە داینێ و زۆر سپاسی ئەو کەسانەشەکەم کە هاوکاری کردینە پێشم خۆشە ئینشاڵڵا بیتە خێر و بەرەکەت لۆ ئەو شارە و لۆ کوردستانی گەورەش حکوومەت نەخێر هەموو شتن بەخۆم کردیا زۆر خەرچی خێرخوازی شەبووە یارمەتی دایمەوە لێرەوە چاویان ماچەکەم و سپاسشانەکەم وەکو حکوومەت نەخێر ماریشان ئاوابی سپاسی هەموو لایەکشەکەم ئێرانە مزگەفتی لێ نەبوو مزگەفت لە خوارێ دوورە لە سەرێ دوورە خەرکەکەش زۆر داوایان لێکردم کە ئیشەکی خێرخوازی لێرە بکەم و ئینشاڵڵا بیتە خێر و خۆشیش لەو شارە خۆشەویستەی